بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرچوەکەن سلااوان لێبێ خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی بۆ هەمووان با ئێوەی هێژا شاد دەبمەوە. دەستەی وەبەرهێنان بەرپرسە لە دابینکردن و ڕەخساندنی هەلی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و پێدانی مۆڵەت و ئاسانکاری بۆ وەبەرهێنەران لە چوارچێوەی یاسای وەبەرهێنان لە سێکتەرە جوداجداکاندا. ئەم شەو گفتوگۆی پرۆگرامی بۆ هەمووان لەسەر ڕێخستنەوەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نوێم بە میوانداری بەڕێز دکتۆر محەممەد شکری سەرۆشی دەستەی وەبەرهێنان، هەروە خات و لاجان شێخ نەجیب وەک وەبەرهێنەرێک لێرە ئامادەیە، هەروە حاجی فەیسەڵگەردی بە هەمان شێو وەکو وەبەرهێنەرێک لەگەڵ چەند میوانێکی بەڕێز کە پشکیانەیە لە پرۆژەکانی نیشتەجێبوون و لە سێکتەرەکانی دیکەی جودا لە بواری وەبەرهێنان. زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. کاک دکتۆر دەستپێک دێمە لای جەنابەت لەم کابینەیە ئەگەر وەبەرهێنەرێک هاتوێت پرۆژەیەکی پێشکەشی دەستەی وەبەرهێنان کردوێ لە هیچ شوێنێک داوای لێکراوە لەسەر بنەمای پشکێنا پرۆژەکەی بانجام بدات؟ طبعا سلااوڕێز کاک سەهێنگیان، سلااوڕێز بۆ بینەرانتان بۆ ئەم برا خۆشەویست و خوشکە برا خۆشەویستانەی کە لێرە ئامادە تاوان بەدڵنیایی ئەم بابەتی داواکردنی پشکێنە لە خەڵک لە کابینەی نوێم لە ئەینە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بە فەرمانی جەناب سەرۆک وەزیران قەدەغە کراوە ئەم شتانە نابێ هەبێتن. دلیل لەوەش کە لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تەفرەیەکی نەوعی لە کەمیەت و بابڵێن لە عەدەد و لە سەرمایەی پرۆژەکان زیادی کردووە. الحەمدولillah ئێستا ئەمڕۆ کە تا ئەمڕۆ ئێمە 382 مۆڵەتی نوێ لە هەرێمی کوردستان مۆڵەتی پێدراوە بە سەرمای زیاتر لە 17 ملیار دلاری ئەمریکی. یعنی ئەگەر معدلێکی ساڵانەوە بگری سەر و 96 مۆڵەت لە ساڵێکدا هەبووە کە بەراورد لەگەر ماوەکانی ڕابردوو حدودی 56 مۆڵەتێک بووە کە ئەم گۆڕانکاری وای کردووە ژمارەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان زیاد بیتن. دەرخەری ئەوەیە کە تەسیلاتی زیاتر بۆ وەبەرهێنەران کراوە لەگەڵ ئەوەشدا کە کێشەش هەبووینە بە دڵنیایی و بەردامیش هەوڵدرا کێشەکان چارەسەر ببن. بەستەوێت لەم کابینێدا کێشەی نوێ هاتۆتە ئاراوەیان کێشە کەڵەکەبووەکانی پێشووتر بووە. دەمانێمە بەشێکی زۆری کێشە کەڵەکەبووەکانی پێشووتر بۆ ئێمە ماوەتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا کە تو ژمارەیەکی زۆری پرۆژە لە کوردستان کە دروست دەبی تاکە و تاک ئەکید کێشەی لە دروست دەبی، مەشاکل لەگەڵ دروست دەبی، بەڵام هەوڵی چارەسەرکردن و هەماهەنگی دەستەی وەبەرهێنان لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ فەرمانگەکانی تری حکوومەت بەردەوامە بۆ چارەسەرکردنی هەموو کێشەی ئەو هاوڵاتیانەی کە تووشی مشکلە دەبن لەگەڵ پرۆژەکانی وەبەرهێنان، بە تایبەتی پرۆژەکانی نەشتەجی بوون کە بەشێکیان دەبینی لە هەولێر یا لە دهۆک یا لە سلێمانی یا لە شوێنەکانی تر تووشی کێشە دەبن. دەستخۆش خاتون وەکو وەبەرهێنەرێک پێم وابێ لەم کابینەیەدا چەند پرۆژەیەکت بنیاد ناوە لە بواری پەروەردە لە بواری خوێندن. دەمەوێت بزانم وەکو وەبەرهێنەرێک ئاسانکاریت بۆ کرا یان ئایا بربەستێکت بۆ دروست بوو؟ ئەگەر بەڕوونی جواب دەیتەوە بەڕاشکاویش لە کابینەی نو هاوکاریەکی گرنگ بوو یارمەتیدانی وەبەرهێنان بۆ جێبەجێکردنی پرۆژەکانیان سەرەڕای ئەوەی قەیرانی دارایی لە حکوومەت توانی متمانەی وەبەرهێنەران بەدەست بێنێتن و بۆ ئەوەی بتوانن بەردەوام بن لە جێبەجێکردنی پرۆژەکانیان. ئەمەش ئەو متمانەیە بوو کەوا حکوومەتی کەوا سەرۆکی حکوومەت بە وەبەرهێنەرانیدا. بەڵێ کاک حازی جەنابەت وەکو وەبەرهێنەرێک لەم کابینەیەدا پێم وابێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی وەبەرهێنانیشەوە دیارە چەند مەرجێکی دانا بۆ پرۆژەی نوێ بە تایبەتی بۆ ڕێخستنەوەی هێزی کاری ناوەخۆ. ئێوە وەکو وەبەرهێنان چونکە فەرمانێکی سەرۆکی وەزیران هەیە کە 1975 هێزی کاری ناوخۆ وەگەر بخرێ لە پرۆژەکان، ئێوە وەکو وەبەرهێنەرێک لەم کابینێدا چەندە ئەوەتان لەبەر چاوگرت بۆی هێزی کاری ناوخۆ وەگەر بخرێ لەمە دووە بەدەر لە وڵاتانی بیانی کە هێزی کاریان سوودمەند دەبوو زێدەتر هێزی کاری ناوخۆ سوودمەند بێ. زۆر سوپاس بۆ بەرنامەکەت بۆ میوانە بەڕێزەکان.
بەتاکید سەرۆکی حکوومەت بڕیارەکی دا لە هەموو وەبەرهێنەرەکان داوای کرد هەلی کاری خۆمانە زیاتر بڕەخسێ لە هەرێمی کوردستان. ئێمەش بە دڵخۆشیەوە لەگەر ئەم بڕیارەی سەرۆکی حکوومەت پابەند بووین. ئێستا هەلی کار لە پرۆژە وەبەرهێنەکان زیاترە، هەلی کاری خۆمانەمان زیاتر پێشکەش کردیە. بە تاکید سەرۆکی حکوومەت کابینەینۆ زۆر شتی بۆ وەبەرهێنان کردیە. بڕیارێکی دەرکردووە مەسەلەن تاپۆکردنی ئەم پرۆژانە بە تیجاریەوە بە سەکەنیەوە. ئەمە دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی تاپۆکردنت کرد. وەڵام پرسیارێکم لێ دروست بوو، مادام جەنابی وەزیر یان سەرۆکی دەستە لێرەیە. کاک دکتۆر محەممەد، دیارە زۆر لە وەبەرهێنەران لە ڕابردوودا زۆر جار پرۆژەیان بنیاد ناوە بە تایبەتی لە بواری گەشتیاری، تەندروستی، پەروەردە پێشتر بەڵێنیوەیان پێدراوە کە دوای چەند ساڵێک یان دوای تەوابوونی پرۆژەکەیان بۆ تاپۆ بکرێ. دیارە ئەوەی من بەدواشنم کردووە خەڵکێکی زۆر وەبەرهێنەرێکی زۆر چاوەڕێی بڕیارێکی نوێی حکوومەتە چیتان کردو بۆ ئەمانە؟ طبعا لە دوایین بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنان لە 7 2023 بڕیار درا پرۆژە استراتیجیەکان ئەوەنەی کە بەپێی مەعایرەکانی دەستەی وەبەرهێنان بە پرۆژەی استراتیجی هەژمار دەکرێن، هەمووان تەملیک دەکرێن. طبعا ئەولەویەت بۆ پرۆژە نەشتەجیەکانە کە تەملیک دەکرێن دوای پرۆژە پیشەسازیەکان و ئەوانەی تریش. بۆ پرۆژە بازرگانیەکان بڕیاری پێشتریشی ئەنجومەنی باڵای ئابووری مژدەیە کە بۆ ئەو کەسانەی کە چاوەڕان دەکەن بە دڵنیایی لەو مدە نزیکانە ئینشاڵڵا هەمووان تەملیک دەکرێن. بۆ پرۆژە بازرگانیەکانش ئەو مقیاسەی کە دانرا پێویستە سەرمایی پرۆژە 300% زیاتر بی لە نرخی ڕاستەقینەی زەوی لە هەر شوێنێک لە هەرێمی کوردستان. ئەو وەختی ئەو پرۆژە مستحقی تەملیککردن بێ ئەو بڕیارانەش خەریکە دەشتە بواری جێبەجێکردن و لە هەفتەکانی داهاتوو ئینشاڵڵا جێبەجێ دەکرێت. بەڵێ دەست خۆش بێ. ئەمە لە سەرەتای بەرنامەکە باسی ئەومان کرد، هەندێک کێشەی کەڵەکە بوو هەیە. جا لەبەرەوەی پرۆگرامەکەی من بۆ هەمووانە هەر بۆ هەمووانیشە دیارە ئەم هاوڵاتیانە ئەوانەی کە بەشێکیان لێرن هەندێک کێشەیان هەیە. پێم خۆشە بزانین لە زاری بەڕێستانەوە ئەوەی کە کابینەینەوە هەوڵی داوە کێشەکان زۆرینەی چارەسەر بکە. پێم خۆشە دواتر جەنابەت ئاماژە بۆ بدەیت چەندین پرۆژە لێرە چارەسەر کراوە، چارەسەرتان بۆ دۆزیوەتەوە. ئەگەر یەکێک لە میوانەکان قسە بکە فەرموو. سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ بەرنامەی جوانێ بە خەیرات نەچی گەرمی کاک دکتۆر و کاک حاجی و ئەو خاتونە دەکەین. هیوادارین کێشەکە بەرەو حەلبوون بیتن. زۆربەی مەشروعەکان کێشەیان تێدایە. لۆ نمونە خۆم لە مەشروعەک دوو شوقەم کڕیا تقریبا زیاتر لە 2 ساڵ دەبیتن. سەردانی بەڕێسێ کاک دکتۆر محەممەد شوکریش کرایە و دەستەی وەبەرهێنان کرا. ئایا چارەسەری ئەو مەشروعی کە ئێستا ئەمە جەنابمان ئەو مەجموعەی کە لێرەیە زیاتر لەو مەشروعی کرایە بەس نامانەیە بەڕاستی کاک دکتۆر ڕویان لە دەستەی وەبەرهێنان کردووە پێشووتر. دیارە حەزم لێ بزانم لەو بەرنامەیە چ چارەسەرێکتان بۆ دۆزیوەتەوە گونجاو بێ بۆی لەوانەیە بەشێک لە وڵاتیان ینی ئەو حەقیان نەفۆتێ. پێم وابێ خاتونێک لە بەغداوە هاتووە بە هەمان شێوە وتی من لە هەموو عێراق لەسەر تاسەری عێراق هەستمان بە ئەمن و ئەمان کرد لە هەولێر هاتین بۆی پرۆژە لە پرۆژە نیشتەجێبووەکانی ئێرە سوودمەند بین. سەرمایەمانێنا پرۆژەی نیشتەجێبوون یەکەی نیشتەجێبوونمان کڕیوە، بەڵام لەلایەن وەبەرهێنەرەکەەوە دیارە فێڵی لێکراوە، ڕای کردووە، پارەی خوراوە. چارەسەرتان بۆ ئەوانە چییە؟ طبعا من دەمەوێت لێرەوە پێیان بڵێم کە ئینشاڵڵا ئەو کێشەیە بە دڵنیایی چارەسەر دەبیتن و کێشەی زۆر لەوە گەورەتر لە ماوەکانی ڕابرد و چارەسەر کراوە. طبعا لەگەڵ وەبەرهێنانی هەولێر ئێمە لژنەی تایبەتماندانەوە بۆ چارەسەرکردنی بە تایبەتی ئەو پرۆژەیە کە ئەمانە کێشیان تێدا هەیە. ئینشاڵڵا کێشەکە زۆر گەورە نییە، بچووکە شکە پرۆژەکە بچووکە و حکوومەتیش هەموو ئیمکاناتی خۆی دەکاتە گەڕ بۆ ئەوەی ئێوە بگەنە مافی خۆتان. خاوەنی ڕاستەقینەی پرۆژە ئێستا ئۆفیسی لە هەولێر دروست کردوتەوە بۆ ئەوی بتوانی ئیشەکانی پرۆژە جێبەجێ بکاتن. ئێمەش لە وەبەرهێنانی هەولێر داتابەیسێکمان دروست کردووە، لژنەیەکی هاوبەشمان دروست کردووە. ئینشاءالله لە مودەیەکی زۆر نزیکدا ئەم بابەتە چارەسەر دەبیتن. طبعا هەرچی تەسهیلاتیش پێویست بی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تاکو ئێوە بگەنە مافی خۆتان. ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان
بە هەمانگی لەگەڵ فەرمانگەکانی تری حکوومەت یاریمی کوردستان دەیکەین و بە دڵنیاییش ئێمە پشگیری ئێوە دەکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە و خەریکین ئینشاءالله لە مدەیەکی نزیکدا دەگەینە قۆناغی ئەوەی کە دەست بە پرۆژەکە بکرێتەوە و وەکو باسم کرد چ جۆرە تەسیلاتێک هەبیتن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئێمە دەخەینە ڕۆ ئینشاءالله. دەست خۆش بێ پەیامەکەت گەیشت بزانم لەم کابینەیە دەستەی وەبەرهێنان چەندە دەڕووی ڕۆتینیات چەندە ئاسانکار بوون بۆی بە خێرایی کارەکانتان بڕوە مامەڵەکانتان ڕایی بکرێ لە بەش و هۆبەکانی دەستەی وەبەرهێنان لەسەر ئاستی پارێزگاکان یان لەسەر ئاستی باڵا کە دەستەی وەبەرهێنەرانە. کاک حاجەگە جوان دێت. زۆر سوپاس ئەمە بەڕاستی دەستخۆشی لە دەستەی وەبەرهێنان دەکەین دەستخۆشی لە کابینەی نۆ دەکەین بەڕاستی لە ڕووی مامەڵات و شتەکانمان زۆر بەسەرعی دەڕوا بەس ئەمە چاومان لە زیاترە چاومان لە شتی باشترە بۆ وەبەرهێنان بکرێ بەڕاستی وەبەرهێنان ئەرچی قورسە لەم زروفە و لەم مەسەلەن زروفی بازاری ئێستاکە ئەمە ئیشەکانمان هەمووی بەڕاستی بە زووترین کار لە دەستی وەبەرهێنان کارا دەبێ بەس بەڕاستی چاومان لەوەیە زیاتر پشتگیری وەبەرهێنان بکرێ. دێمە لای ئەو میوانە بەڕێزانە ئەگەر جەنابەت تێبینی و سەرنجێک کتەب لەسەر وەبەرهێنان پێم وابێ جەنابەت زۆر گفتوگۆ لەگەڵ من کرد پێش بەرنامەکە ئەگەر سەرنجێک شتێکت پێم وابێ لە باری عقارات کار دەکەی جەناب. خاوەنی عقاراتم سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و میوانەکان دەکەم بژیت سپاس. دەمەوێت باسی شتانێک بکەم کە پرسی ڕۆژانەی عقاراتە زیاتر پرسیار لە عقاراتەکان دەکرێت پرسی دۆلار ئەگەر مایکت وەرزکەیتەوە تۆزێک پرسی سەبارەت بە دۆلار نرخی دۆلار دینار بە دۆلار دینار بەرامبەر دۆلار زۆرترین پرسیارمان ئاراستە دەکرێت ئایا ئەو پرۆژانێکە ئەمە دەیکڕین زۆربەی هاوڵاتیانیش موچە و مامەڵەی ڕۆژانەیان دینارە بە دینار بەڵام پرۆژەکان بە دۆلار مامەڵی پێوە دەکرێت زۆر پرسیار دەکرێت ئایا تاکەی ئەمە ناتوانانی بە دینا پرۆژەکان بکڕین هاتم پرسیارم لە خۆم کرد و داتایەکم دروست کرد ئەگە بێت و پرۆژەیەک شوقەیەک بکڕین بە 7 دەفتەر دۆلار ئەگەر لە بازار بیکەینەوە دینار لە بازاری ئەمڕۆ 110 میلیۆن دینار دەکا بەڵام ئەگەر بێت و کۆمپانیا بە 137 حیسابیکە کە خۆی قانونیان 132 بەڵام بابێن بە 137 حیسابیکە 96 میلیۆن دینار دەکا جیاوازیەکە زۆرە ئەگە بین لەسەر 2000 شوقە لێکی بدەینەوە نزیکەی 6 میلیارد دینار دەگەڕێتەوە بازار تەنها لە شوقەکڕینی پرۆژەکان لە کێشەی دینار بەرامبەر بە دۆلار کارێکرد لە حکوومەتەیە لە دەستەی وەبەرهێنان ئەگەر مەجالە چۆم دێ سەبارەت بە قستی شوقەکانیش بە نمونە هاوڵاتیەک شوقەش کڕیوە قستی ماگانی 400 دلارە طبعا موچەکەی دینارە 640,000 دینار دەکا بەڵام ئەگەر بیوێ ئەم ئاڵوگۆڕیانە کە کۆمپانی ئاسانکاری بۆ بکە 550,000 دەکا لە ساڵێک دەکات 840,000 دینار ئەگە موچە خۆرەی حکوومەتی خۆمان بێت تقریبا موچەی بۆ گەڕاوە زۆرترین خواستی خەڵک ئێستا کە بازاری ڕاگرتووە دۆلارە یعنی تەنها لە مۆزوعی قستی ماگانە ئەگە لەسەر 20,000 نیشتە جێبوون لێکی بدەینەوە ملیارێک و 400 میلیۆن دیناری عێراقی دەکا کە دەگەڕێتەوە بۆ خەڵک دەست خۆشگەیش کاک دکتۆر وەڵامت چیە بۆ طبعا ئێمە لە سەرەتای ئەوەی کە حکوومەتی عێراق دەستکاری ئەم ینی باڵقی مرکزیە عێراقا نازانم کێ دەستکاری ئەم بابەتەی کرد بەو شێوەیە سیاسی سعرێکی ڕسمی لە بانکدانراوە و سعرێکیش لە بازار کە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەی بوو یعنی بۆ هەموو بازار دروست کردووە ئێستا لە عێراق بڕیارێک دراوە کە پرۆژەکانی وەبەرهێنان تەسجیل بکرێن بە سعری ڕسمی بەڵام هێشتا لەوێش ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە ئێمە هەر سەرەتا داوامان کرد کە ئەو سعرە ڕسمیانە لە ڕێگەی بانکەکانی خۆمانەوە خەڵک بتوانێت قستەکانیان لە بانک دابنێ و بە سعری ڕسمی دۆلار مامەڵە بکرێتن بەڵام نەکرا بەشێک لە وەبەرهێنەران بە سوپاسەوە سعرێکی کەمتریان لە بازار لە خەڵک وەرگرت بەڵام من پشگیری یعنی قسەی ئەم برابەرەزە دەکەم ئەمە کێشەیەکی گەورە دەبی چارەسەر بکرێتن یعنی ئێمە داوامە لە ئەنجومەنی وەزیران کردووە کە پێویستە بە هەنگاوتانەوە وەکو حکوومەت وەکو دەستەی وەبەرهێنان پێشنیاریەوەتان کردووە ئەم بە دڵنیایی ئێمە پێشنیارمان کردووە کە حکوومەت یاریمی کوردستان بە دوواداچوونی ئەوە بکاتن لەگەڵ حکوومەتی اتحادی بتوانن چارەسەرێک بۆ ئەم بابەتەش ببینرێتەوە
بەوەی کە پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هاوشێوەی هەموو پرۆژەکانی تر تەسجیل بکرێن لە بانقێکی محەدەد پارەکە لەوێ بدرێتن. طبعا ئێمە لە هەوڵەکانمان ناوەستین تاکو بتوانین ئەمە سەرخەین. جگە لەوەش طبعا قەیرانی دارایی دواکەوتنی مۆچە ینی بەشێکی ترن لەوەی کە پرۆژەکانمان تووشی کێشە بووینە. ئینشاءالله لەگەڵ چارەسەرکردنی هەموو کێشەکان لەگەڵ حکوومەتی فدرالی عێراق لە ماوەی داهاتوودا ئەم بابەتەش بە دڵنیایی چارەسەر ببیتن، چونکە بابەتی ئەوەی کە جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی ئێستا هەوڵی بۆ دەدا بابەتی دروستکردنی هەژماری من و ڕێخستنی سیستەمی بانقی و بە ئەلکترۆنیکردنی کردن و فرۆشتن لە بازار هەموو وا دەکا کە ئەم بابەتە ئینشاءالله داهاتوویەکی نزیکدا چارەسەر ببیتن و هەموو حکوومەتیش کار بۆ ئەمە دەکات. طبعا لە قازانجی حکوومەتە، لە قازانجی ئێوەیە، لە قازانجی بازارە، لە قازانجی وەبەرهێنەرانە خەریکین ئینشاءالله بتوانین لە ماوەی نزیکی داهاتوو بگەینە نەتیجەیەک لەسەر ئەم بابەت. با بچمەوە لای وەبەرهێنەرە بە ڕێزەکان خاتولاجان پێشووتر زۆر جار پرۆژە وەرگیراوە بۆ وەبەرهێنەر جا بەناوی خۆی وەریگرتەوە وەبەرهێنەرەکە ببوورە بەناوی خۆی وەریگرتووە شەریکێکی بۆ خۆی پەیدا کردووە فرۆشتوێتەوە ئەو دەستی کردووە لە نەتیجە هاوڵاتی زەرمەند بووە. ئامۆژگاری چیە بۆ ئەوانەی کە ئێستا پرۆژە پێشکەش دەکەن ینی پرۆژە بنیاد دەنێن چت هەیە بۆیان بەتەنیا بیکەن یان شەریکێکی جێمەتوانە بێ چ دەڵێ بۆیان؟ باشترین شێت کە لەو کابینەی کە سەرنجی ڕاکێشابم ئەوە بووە کە لەو کابینەیە وەبەرهێنەری ڕاستەقینە دەستنیشان کرایە و نوعەتی پرۆژەکانیش دیاری کرایە. نوعەتی پرۆژەکان کە ئەو پرۆژانەی کە ئێستا لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی پێێتی بەو نوع پرۆژانە. کاک دکتۆر ئەوم لە بەردەستە نووسرا وەبەرهێنانی سەوز لە هەرێمی کوردستان بە یەکەوە بۆ پاراستنی هەسارەکەمان لە وڵاتانی ئەوروپا کاتێک هەڵبژاردن دەکرێت چێبرچەی سەرەکی لە نێوان پارتە سیاسەکان لە بواری ژینگە خۆی دەبینێتەوە پاشان بواری پەروەردە ئەنجار تەندروستی واتە دەرەجەی یەکەم ژینگەیە. چیتان کردووە لەم کابینەیە بۆ پاراستنی ژینگە لە ڕووی وەبەرهێنان؟ ئەمجار دوای ئەوە باسی کشتتوکالشم بۆ بکات چونکە بینیوان ئێستا لە بواری کشتتوکاڵی جاران ئەتا پێشم کابینەیەش تقریبان زۆر پێداویستی هەبوو لە وڵاتانی ئیقلیمی داهات بۆ هەرێمی کوردستان پێش ناکە ئاماژەی پێ بدەین بەڵام ئێستا دەبینین هەنار دەڕوە پەتاتە دەڕوە هەنجوین دەڕوە حەزم لێ باسی ئەوە بکەی ژینگەوە تەوزیحێک لەسەر قسەی مامۆستا لاجان بدەم لەسەر بابەتی پرسیارەکەی کە جەنابەت ئاراستەت کردن. طبعا ئێمە ئێستا پرۆژە نادەین بە هەموو کەسێک وەڕێگەشت نادەین پرۆژەکان بفرۆشرێتەوە چونکە ئێستا پێی بڕیاری جەنابی سەرۆک وەزیران پرۆژە دەبی لە 160 تاوا بکرێ ئەو جەمەجال هەیە شەریکێک یان بفرۆشرێتەوە. ئەمە طبعا دوایین هەنگاوەکانیشەوە ئەوە بە دروستی بە چاودێریشەوە ئەو پرۆژەیە کە تووشی کێشەش بووینە لەم کابینەیە هەموو ئەو پرۆژانە بووینە کە لە ماوەکانی ڕابردوو مۆڵەتیان وەرگرتووە و ئێمە هەوڵماندا ینی یارمەتیشیان بدەن بەڵام دیسان بە حکمی ئەوەی کە ئەوانەی ئەسڵان تەقدیمی پرۆژیان کردووە دراسەیەکی باش نەکراون بۆیە ئێمە ئێستا زۆر حەزەرین لەوەی ینی چەندی لجان هەیە مقابلە لەگەڵ وەبەرهێنەران دەکەن تاکو پرۆژەی بدرێتێ. طبعا الحەمدولillah ئەغلبیەتی ئەو پرۆژانەی کە لە کابینەی نوێم مۆڵەتی پێدرا پرۆژەی پیشەسازین کشتتوکاڵین بازرگانین هونەرین پەروەردەین تەندروستین کەمترینیان پرۆژەی نێشتەجێبوون تاکو لە کێشەکان بە دووربین سەبارەت بە پرسیاری جەنابەت طبعا حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکە لە سیستەمی با بڵێن جیهانی بۆ پاراستنی ژینگە و طبعا عێراقیش یەکێک لەو پێنج دەوڵەتانەیە کە زەرمەندترین وڵاتی دنیان لە پیسبوونی کەشوهەوە. ئێمە طبعا لەگەڵ دەستەی ژینگە بە سەرپەرشتی ئەنجومەنی وەزیران لەگەڵ بە سەرپەرشتی ڕاستەخوو جەنابی سەرۆک وەزیران هەوڵ دراوە زیراعەتی ئۆرگانیک لە کوردستان دعم بکرێتن ئەوەی کە کەمترین مخەلەفاتی پیسی ژینگەی هەیە زیاتر احتیمام بە تاقەی متەجەدیدە بدرێتن زیاترکردنی پرۆژەکانی سۆلارە لە هەرێمی کوردستان. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە سەروی 111 لە ئینتاجی
طاقەی کارەبایی لە مەسادری بقاوێن وەردەگریتن کەلەمە و دۆ زیاتریش دەبیتن ئەمە هەموو ئەو هەوڵانەیە کشتکالیشمان بۆ بکە ئەمە طبعاً بواری کشتتوکاڵ لە کابینەی نوێم یعنی بەرەقەم ئێمە دەتوانین ئاماژە بکەین کە ژمارەی پرۆژەکانی کشتتوکالی لە هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە لە پێش 2019 لە پێش کابینەی نو 1.4 پرۆژەکانی وەبەرهێنان کشتتوکاڵی بووین ئێستا سەرکەوتووە بوو سەر و 5% پرۆژە وەبەرهێنە لە بواری کشتتوکاڵ بووە جگە لەو پرۆژانەی کە لە بواری پیشەسازی خۆراکن طبعاً ئەگەر هەمووی کۆکەوە نسبەکە یەکجار زۆر دەبیتن ئێمە ئەو پێشکەوتنانێکی هەبووە لە بواری پاکیجینگ لە بواری ئینتاجی ئەو بەرهەمانەی کە پێویستن بۆ تەزدیر ئێمە تا 2019 ئینتاجی پەتاتە لە کوردستان 25,000 تن بووە لە ساڵێکدا ئەم ساڵ 800,000 تن ئینتاجی پەتاتەمان هەبوو ئینتاجی هەنار زیادی کردووە ئەو فەلاحانەی ئێستا احتیمام دەدەن بە پەتاتە بە هەنار با منتەجاتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان احتیمامی پێدەدا بۆ تەزدیر فەلاحەکان زیاتریان کردووە دامی وەزارەتی کشتتوکاڵ بۆ ئەوان زیاتر بووە لە بواری گرنگیدان بە جوتیاران ئەوانەی کە گەنم دەچینن ئێستا الحەمدولیلا کوردستان اکتیفای ذاتی کردووە لەوەی لە بەرهەمەکانی گەنم لە دروستکردنی ئاردە لە دروستکردنی ساوارە و بەرهەمەکانی گەنمە کە گەورەترین کارگەمان لە بوارەدا و بەرهەمەکانیش لە بازار هەیە واتە دەتوانی بڵێ پرۆژەکان هەمووی ئایندەین سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری وەبەرهێنان لە گرنگیدان بە کەرتی تایبەت ئەوەیە کە ئێمە لە ماوەی داهاتوو اکتیفای ذاتیمان هەبێ لەو کەرستانەی کە ئێمە استیهلاکی دەکەین ڕۆیای جەنابی سەرۆک وەزیران ئەوەیە کوردستان چی دەخوا دەبی لە کوردستان ئینتاج کرا بێتن زیادەکەش دەبی تەزدیری دەرەوە دەچمەوە لای میوانێکی دیکەی هێژامان پێما بێ ئەم گەنجە فەرموو مایکە گەشت پێ دیارە خۆت حاضر کردو یەکسەر فەرموو سەرەتا سوپاسی کوردستان بیسوار دەکەم بۆ ڕێخستنم دەرفەتا و بەخێراتینە میوانە بەڕێزان دەکەم زەناوی کاک دکتۆرم خاتونی بەڕێزا کاک ئازی بامان شێوە بەڕێزان ئێمە سەرەتا ینی دەستخۆشیشی دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستەی وەبەرهێنان بۆ بەرە پێشچوونی لایانی وەبەرهێنان و کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستاندا ئێمە لە پێشتردا سند کێشەیەکمان هەبوو بۆ نەسەند پرۆژەیەکمان نەبووە پرۆژە سەکەنی بۆ کە وەستاوە بەڵام لەخوا بە زیاد بێ ئێستاکە خەڵکی تێدایە خەڵک تێدا ناو دانیشتوویان ئەم کێشە سارە سەرکرایە بەڵام سیر دەکەن ئێستاکە ینی دەبینین هەمان دیاردە دووبارە دەبێتەوە لە ئێستا دەمە سند پرۆژەیەکمان هەیە کاری بە شێوێشی خاو تێدا دەکرێتن هەیتمان وەستاوە ینی هۆکارسیە بۆسی ئەمە یەک بەڵێ فەرم سەر خۆ جوابی دەیتەوە کاک دیتۆر زۆر باش بڵێ جوابی دەدەیت یەکسەر حاجی فەیسەل لێرە یەکێک لەو وەبەرهێنەرانەی کە چەندین پرۆژەی سەرجێبوونی دروست کردووە طبعاً خۆزگەوانە بووە کە ئێمە تووشی کێشە باینەیان پرۆژەکانمان تووشی کێشە بە بەڵام پرسیاری ئەوەی عقارات بکەی بازار لە کوردستان بەگشتی بە کۆمەڵێک مەشاکل تێپەڕیوە کەوای کردووە بازارەکە لە ئاواز ببێتن ئێمە طبعا لەو نزیکانە کۆبووناکمان لەگەڵ وەبەرهێنەرانی بواری نیشتەجێبوون لە کوردستان هەیە وەکو دەستەی وەبەرهێنان و جەنابی سەرۆک وەزیرانش لە هەفتەیدا کوبوونەوەی لەگەڵ هەموو وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان کردن بۆ داعمی بازار بۆ ئەوەی جارێکی تر بازار حرەکەی پێ بکەویتن ئێمە پێویستیمان لە کوردستان بە سیولەیەک هەیە تاکو جارێکی تر بازار حرەکەی بکاتەوە بەشێک لەو پرۆژانەی کە جەناب باسی دەکەی کێشەی فروشتنیان هەیە ڕەنگە ئێستا لە کوردستان ئەو کێشەیەمە لە هەموو شارەکان هەبێ ئینشاءڵڵا ئێمە لەگەڵ وەبەرهێنەران لەگەڵ لایەنە فەرمیەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیاری جەنابی سەرۆک وەزیران لە هەوڵداین بۆ ئای بتوانین سەرمایەی دەرەکی بێنینە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو بازارە جارێکی تر جوڵای سەرمایەی دەرەشیش پرسیارمان دەبێت کاک دکتۆر مەبەستم لە بواری جەنابەت پێما بێ تۆش بەم دوود لە دەستپێکی بەرنامەکەدا کە دەتەوێت بەشداربی لە پرۆگرامەکەم کەرم کە دەستخۆشی تانەکەم بەخێراتنی میوانە بەڕێزەکانیش دەکەم بەڕاستی من هەندێک خاڵم هەیە دەمەوێت باسی بکەم بەڵام جەنابتان گوتان کە نابی ناوی کۆمپانیا بین وڵی وام پێ باشتر بوو ئەمان وەکو ناوی کۆمپانیا وەکو ڕێکلام ناینم بەڵام وەکو بەڵگەی دێنمەوە کە بۆی بە بینەرانی خۆشەویستیش بڵین کە چەند کاری باش لە بواری بەرهێنان ئەنجام درراوە ئاخرەوەش دەبێتە ڕێکلام ئەمە نامێت نە بە باشە نە بە خراپە ناویش کۆمپانیاک نێنین توانی ئاماژە بە باشبوونی کۆمپانیای بکەی فەرموو من خۆم نوێنەری کۆمپانیایەکەم لە شاری هەولێر کە خاونەیەکێکە لە گەورەترین و استراتیژیترین پرۆژەکان لە هەرێمی کوردستاندا
ئەم پرۆژەیەمان لە ساڵی داهاتوو ئینشاڵڵی افتتاح دەبێتن بەڵام ئێمە لە ئێستادا دەستمان بە بەرهەمهێنانی ئەو کەلوپەلانە کردووە کە لەو بوارەدا ئێمە شارەزاین پرۆژەکە پرۆژێکی وبەرهێنانە دەستەی وەبەرهێنان چەندە هاوکارتان بوو دەمەوێت لێرە باسی بکەم یەکەم پرسیارەکەی من ئەوەیە چەندە کار ئاسانیان بۆ کردن چەندە پێشوازیان لێکرد مادەم لەم کابینەی و پرۆژەکەتان وایە ڕاستە ئەم پرۆژەیە لە کابینەی نوێمی حکوومەت هێرمی کوردستان مۆڵەتی پێدراوە بۆ ماوەی 2 ساڵ بوو کە خەریکی بنیادنانی پرۆژەکە بوون ئێستا تاو بووە دەستەی وبەرهێنان لە ڕوو ڕوتیناتەوە کاروباری کارگەری حکوومەت لە ڕوو ڕوتیناتەوە بەڕاستی ئاسانکارێکی زۆر باشیان بوو کردین هەتا ئێستا هیچ کارێکی کۆمپانیاکەمان بەهۆی هەبوونی ڕوتیناتێکی زۆری ڕانەوەستاوە یعنی هەر کارێکمان هەبوو بێتن بە خۆشحالیەوە کارەکەم بە زووی جێبەجێ کراون متابعی ئیشەکان کراوە لەلایەن دەستەی وبەرهێنانەوە و هەروە لە نزیکیشەوە ئاگادارین کە دەستەی وبەرهێنان لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە سەر بە بانقی مرکزی نێودەوڵەتیە بە ناوی IFC International Finance Corporation بە هەمانگەی لەگەڵ ئەم ڕێکخراوە دەستەی وبەرهێنان بەڕاستی پلانی هەیە پلانی جدی هەیە کە ئەو ڕوتیناتی کە هەشە ینی کمتریش بکەنەوە بۆ زۆرترین ئاسانکاری بۆ وبەرهێنانە داخلی و خارجیەکانیش بکرێتن کە بە خۆشمان لەگەڵ ئەو ڕێکخراوە دانیشتن و ئەوەشمان لە پلانەکانی دەستەی وبەرهێنان دیت ئەوە یەک دووەم ئەگەر کورتیکەیتەوە سپاس گوزارم وڵی آخر خاڵەکان زۆرن ئەوەی دووەم دەستەی وبەرهێنان بەڕاستی لە ڕێی پرۆژەکانەوە لە ڕێی پرۆژەکانی دەستەی وبەرهێنانەوە زۆرترین هەلی کار بۆ خەڵک ڕەخساوە یەکێک لەو پرۆژانەی ئێمە ینی ئێمە بەردەوام بە دوای کەسی شارەزا دەگەڕین کەسی پسپۆر ئەوانەی کە لە زانکۆ دەرچوون ینی زۆر جار دێتە پێشمان کە ئەمە تەلەفۆن لە بۆ زانکۆکان دەکەین و ژمارە تەلەفۆنی قوتابیەکان وەردەگرین دەبین خەڵکێکی زۆر لەسەر کارە ینی خەڵکێکی وانە کە بێکارێکی زۆر هەبێتن لە ماڵەوە دانیشت بن بەتایبەت لە بواری تەکنیکی ینی بوارە تەکنیکەکان بوونە کارەبایە میکانیکە میکاترۆنیکە بە خۆشحالیەوە گەنجی خەڵکێکی زۆر کە تەخەروجیان کردی لە زانکۆ ئێستا خاوەنی ئیشی خۆنە ئیسێمیش ئەوەی ترەوە هیچ مەبەر ناکەم دەمەوێت هەندێک خاڵی دیکە باز بکەم ئەخرەکە بە خێرایی مەمنەوە لە ئەم پرۆژەیمە کە پرۆژێکی وبەرهێنانە لە ڕێم پرۆژەوە ئەمە توانیمان کە بەرهەمی ناوخۆی بە کواڵیتی ستاندارد و بە کواڵیتی جیهانی و ستانداردی جیهانی ڕاونەکانی بازاری ناوخۆی هەرمی کوردستان بازارەکانی ناوخۆی عێراق و هەروەها وڵاتانی دەرەوەش بکەین لە ڕێ ئەم پرۆژەیەوە چەندین کۆمپانیای بیانی داوان لێکردینە کە لەگەڵ ئێمە بە هاوبەشی ئیش بکەن یاخۆ لە داهاتوودا بێن ئەوانش لێرەوە بەهێنان بکەن کە ئەمەش بەڕاستی بۆ سەرکەوتنی هەم پرۆژەکەەوە هەمیش دەسە و بەهێنان دەگەرێتەوە کاراسانی زۆریان کردووە دەستخۆش زۆرم دەرفەزێدای دەگەڕێم وەلای کاگتۆری زۆر سپاس بمورە شار و شارۆچکە بچووکەکان لە هەرێمی کوردستان گلەیی دەکەن بەوەی کە ئەو ئاوەدانە زۆرەی لە شارە گەورەکان هەیە ناگاتاوان ئێوە پلانتان چێ بۆ ئەم شار و شارۆچکانە دوای ئەو پرسیارەش لە بەڕێزان و وەبەرهێنەرەکان دەکەم بۆچی زیاتر تەرکیستان لەسەر شارە گەورەکانە بۆ ناسن شارۆچکەکان ئیدارە سەربەخۆکان ئەوە دێم ڕووی لە ئێوەش دەکەم طبعا لە شارە گەورەکان جدوای اقتصادی پرۆژەکان زیاترە قازانجی زیاتر دەکەن بۆیە لە شارە گەورەکان جێبەجێ دەکەن لە جیاتیان وەڵام دەدەن جیاتیان وەڵام باش ئەمە لە یەکیتر ئێمە لە طبعا لە کوبنەوەی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان لە هەفتەی دەی 2023 بڕیار درەوە کە مامەڵایەکی تایبەت لەگەڵ ناوچەی کەم گەشە سندوو لە هەرێمی کوردستان بکرێتن و بە بڕیاریش بوو ئێمە گەڕاوەتەوە لە نووسنگی جەنابی سەرۆک وەزیران کە ئێمە لە مەودووە و تعمیمیش کرا بەسەر هەموو پارێزگای دەرە سەربەخۆکان طبعا ئێمە مامەڵایەکی تایبەت لەگەڵ وەبەرهێنەران دەکەین لەو ناوچە کەم گەشە سندووانە ئەعفاتی زیاتری زەریبیان بوو دەکەین ئەعفاتی زیاتری گومرگ زۆر باس کراوە مەسەلەی زەوی بە هەرزانتر و بە ئاسانتر بووان دابین دەکەین و هەرچی تەسهیلاتی حکوومەتیش هەیە لەو ناوچانە زیاتر دەکەین تاکو وەبەرهێنەران ڕوو لێ بکەن و جەدوای اقتصادی بۆ ئەو ناوچانە دروست بکرێتن ئێستا بە فعلی ئەم ڕێنمایانە ئەم ڕێنما و بڕیارە نوێیانە چوونە بواری جێبەجێکردن ئینشاڵڵا بتوانێت لە داهاتوودا وەبەرهێنەری زیاتر بەرەو ناوچەی کەم دەرفەتێک بقۆزمەوە لە بەرنامەکەم کاک دکتۆر بۆ پارێزگای هەڵەبجە چیتان لە هەک بەدایە بۆ داهاتوو طبعا ئەم بڕیارەی کە دەرچووە بە تایبەتی بۆ پارێزگای هەڵەبجە کراوە دواتر تعمیم کرا بۆ هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان بۆ هەڵەبجە بڕیار درەوە کە مادەی شەشی قانونی وەبەرهێنان تەفعیل بکرێتن بەوەی بتوانین ئێمە دعمی ئیستیسمار بکەین هەم نرخی زەوی هەرزانتر بدەینەوە بەرهێنەران هەم ئەعفاتی زیاتریان بۆ بکەین هەم زیاتر دعمی ئیستیسمار بکەین لە بەتایبەتی لە هەڵەبجەوەی کە جەنابەت باست کرد بۆی بتوانین پارێزگای هەڵەبجە بگەینە ئاستی ئەو پارێزگانەی کە پێشتر
گەشەیان کردووە لە داهاتوودا. ئەدی بۆ ڕاشێشانی وەبەرهێنەرانی بیانی لەم کابینەیەدا چیتان کرد کاک دکتۆر؟ طبعا ئێستا ئێمە وەحدەیەکی تایبەت لە دەستەوە بەرهێنان و لە هەموو شارەکان کراوەتە بەناوی وەحدەی ڕاکێشانی وەبەرهێنەرانی بیانی زۆر بەجددی و بە باشی ئیش دەکرێتن لەسەر ئەوە بە سەرپەرشتی ڕاستە و خۆی نووسینگە جەنابی سەرۆک وەزیران و بە سەرپەرشتی جەنابی سەرۆک وەزیران طبعا لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لقاواتێکی یەکجار زۆر لەگەڵ وەبەرهێنەرانی بیانی کراوە. ئێستا خەریکە ئینشەڵا بەرهەمەکەی ئێمە یعنی وەکو دەڵێن دەدورینەوە بۆی ئێمە پرۆژەیەکی گەورەی وەبەرهێنانی کشتتوکاڵی بۆ نمونە لە زاخ و دراوەتەوە بەرهێنەرێکی بیانی ئێستا دیڕاستەی چەند پرۆپۆزەڵێک دەکرێتن لە بواری کشتتوکاڵی طبعا شەراکات دروست بووینە لە بینی وەبەرهێنەرانی ناوخۆیی زائدن وەبەرهێنەرانی بیانی و چەند کارگایەکیش دروست بووە لەو بوارەدا لە سلێمانی لە منطقەی ئاکری بەردەڕەش لە دهۆک لە زاخ و لە هەولێر لە شوێنەکانی تریش تاکو بتوانین یعنی شوێنی وەبەرهێنەرانی بیانی لە هەرێمی کوردستان بکرێتەوە. طبعا لەگەڵ ئەوەشدا کە زروفی هەرێمی کوردستان تایبەتە و ئەو کەشە و مەشاکلانە هەیە بە بەردەوامی بەڵام هاتنی وەبەرهێنەرانی بیانی و احتیمامدانیان بە هەرێمی کوردستان ئێستا زۆر زیاتری کردووە و ئینشاءڵڵا بەرهەمەکەشی لە چەند ماوەی داهاتوو دەبینرێتن چەندین و فۆدی گەورەی وەبەرهێنەران سەردانی هەرێمی کوردستان دەکەن عقودی تایبەت و ئەنگریبەستی تایبەتیش لەگەڵ وەبەرهێنەران دەکرێتن. ئەوەی ئەم برادەرە باسی کرد ڕێککەوتنامەی لەگەڵ IFC کە دەستەوە بەرهێنان کردوێتی بۆ ئەوەیە بتوانین هەم وەبەرهێنانی زیاتر بین هەرێمی کوردستان هەم ساحەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان باشتر بکەین و باشتر کوردستان بە خەڵک بناسێنین. ئێمە تا یعنی تا ئێستا نەمانتوانیوە زۆر باش کوردستان بە خەڵک بناسێنین. ئینشاءڵڵا لە ڕێگەی براندی ئینڤست کوردستان لە ڕێگای ئەو لقاواتانەی کە جەنابی سەرۆک وەزیران دەیکا ئەو کنفرانسانەی کە دەکرێتن بتوانین باشتر کوردستان بە خەڵک بناسێنین دەرفەتەکان. کاک حاجی دێمەلای جان دوای دێمەڵاتان دەرفەتان دەمێ بەس دەرفەت بدەنەوە نیشێ بەشە. کاک حاجی زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان دەبینین دەرفەت دەدا بە وەبەرهێنەر اینجا بەدابینکردنی زەویە بەدابینکردنی کۆمەڵێک هاوکاری دیکەیە. با پرسیارێک لە وەبەرهێنەران بکەم لە کاتێک حکوومەت دەکەوێتە قەیرانێک چەندە پێویستە وەبەرهێنەریش هاوکاری حکوومەت بێ بۆ تاواکردنی پرۆژەی دیکە بۆ نمونە ڕێگەوبان بۆ نمونە ئاوەڕۆ یان هەر بوارێکی دیکە لە کاتێک کە حکوومەت دەرفەت دەدا بۆ وەبەرهێنەر کاری خۆی بکە زۆر جار دەستکەوتی باشی مادی معنەوی لێ دێتە ئاراوە چەندە پێویستە وەبەرهێنەریش لە بەرامبەر پرۆژەی دیکە لە کاتێک دووبارە دەکەمەوە کە حکوومەت بکەوێتە قەیرانێکی دارایی چی باشە وەبەرهێنەر بۆ حکوومەتی خۆی بیکە؟ پرسیارەکەم ڕوونە وایە؟ بەڵێ وەبەرهێن بەڕاستی پاڵپشتی حکوومەتە حکوومەتیش بە هەمان شێوە کاری باشی کردەوە وەبەرهێن ئەمە لە ڕابردووش کاک دکتۆریش احتیمالە معلوماتی لە من زیاتر بی وەبەرهێن هەر وەختێک هەر قەیرانێکی دارایی هاتیتە پێش حکوومەت ئەوە لێمان دیارە لە شەڕی داعش لە هەموو قەیرانەکان وەبەرهێن بە سینگەکی فراوان هاتیتە پێش پشتگیری حکوومەتی هەرێمی کردیە. بە تاکید وەبەرهێن بەڕاستی هەلی کار دروست دەکا شتی باش دەکا لەم شارە حکوومەتیش ئەوە چی هەبی لەسەر وەبەرهێن درێخی ناکە. خات و لاژان بە بێمە لای جەنابیشت هەمان پرسیارت لێ دەکەم وەبەرهێنەر چەندە پێویستە لە کاتی قەیران هاوکاری حکوومەت بکە یان چ پەیامێک دەگەێنی بۆ وەبەرهێنەرەکە زۆر لە جێی خۆیەتی زۆر جاران فکر دەکەمەوە کە وەبەرهێنەر هەموو وەبەرهێنەرێک لە کوردستان بە هەم لە ڕووی ناحیەی ئەمن و ئاسایش و ئەوە لە هەموو ناحیەکی ئەو هەڵی کە بۆ ڕەخسایە وەبەرهێنان بکات لە کوردستان چ وەبەرهێنەری بیانی بی چ وەبەرهێنەری خۆی بی پێویستە پێشنیار دەکەم کە نوێنەرێکی وەبەرهێنان هەبی لە دەستەی وەبەرهێنان ئەو تەنها کاری ئەوە بێ کە بەپێی حەزمی ئەو وەبەرهێنەرە بەپێی حەزمی ئەو پرۆژەیە
ساڵانە چۆن مۆڵەت نوێ دەکرێتەوە ساڵانە هەر پرۆژەیەک هەر کارێک ساڵانە بودجەیەک دابنرێ لەو ئەو شوێنە تایبەت بێ بە هاوکاری بە دەست پێشخەری وەبەرهێنان ینی نەک هەر بەوەی بە ئیجباری باوەی ناکە وەنمونە لە پرۆژەیەکی خێرخوازی لەکردنەوەی نەخۆشخانەیەک لەکردنەوەی قوتابخانەیەک چەندە پێویستەوە بەرهێنەر ئەوانە لە بەرچاو بگرێ بە وڵاتی خۆی من بۆ ئەوە ئەو شوێنەی کە لە بەشێک هەبێ لە دەستەی وەبەرهێنان کە ڕەبتی هەبی لەگەر هەموو وەبەرهێنەکان هەم وەبەرهێنەرەکانیش نوێنەریان هەبیت لە پێشنیارکردنی بەڵێ ئێستا مەسەلەن ئەمە لە شاری خۆمان زۆر شتمان پێویستە مەسەلەن خەستەخانەی ئۆتیزمان پێویستە خانەی بە ساڵات چوانمان پێویستە زۆر شتمان هەیە کە پێویستمان پێیەتی دەتوانین لە ڕێگەی ئەو سندوقەی دەستەی وەبەرهێنان ئەو پرۆژانە هەموو وەبەرهێنەرەکان بەشدارن لێ لە ڕێگەی ئەو سندوقی دەتوانین ئەو پرۆژەی بە خۆشحالیەوە جێبەجێ بکەین و بە سەرکەوتووی و خزمەتی شاری خۆمان دەکات خزمەتی هەرێمی کوردستان دەکاتن و دەشکرێ زۆر ئاسانیشە هیچ شتێ ناچی ینی لۆ بەرهێنەری کە هەمویان بەشدار بن لەو شتێنەک ئەمن هەر بڕۆم ئیشی خۆم بکەم و بەخۆم سوودمەند بم و لەوەی کە ئەوەی بیریش نەکەمەوە لەوەی کە ئایا شاری من پێویستی بە چییە وڵاتەکەم پێویستی بە چییە هاوکاری منی پێویستە یان هەتا دەتوانم چ بکەم لۆ وڵاتای دەستخۆش کاک دکتۆر دەگەڕێمەوە سەر یەکەکانی نیشتەجێبوون شکە ڕاستەوخۆ وابەستەیە یان گرێدراوە بە هاو نیشتیمانیان و ژیانی ڕۆژانەیە بە دوواداچوونم کردو لەگەڵەوانەی کە لە بواری عقاراتی ژەکان زۆر جار دەڵێن چاودێرێکی چڕ نییە لەسەر یەکە نیشتەجێبەکان بە تایبەتی دوای تەواوبوونیان زۆر جار ئەو دیوارانە دروست دەبن زۆر جار کێشەی ئاوڕێیان بۆ دروست دەبێ ینی بە کوردەکەی داوای بەشێک یانکردنەوەی بەشێک دەکەن لە دەستەی وەبەرهێنان وەکو بەشی چاودێری نەک لەسەر شێوەی لێژنا وەکو بەشێکی چاودێری وەکو فلتەرێکی زۆر تند لەسەر پرۆژەکان چه هەنگایەک دەنێن بۆ ئەوە طبعا ئێمە لە هەفتەی ڕابردوو کتابێکمان نووسراکمان بۆ ئەنجومەنی وەزیران کردووە داوایکردنەوەی بەڕێبەرەتێکمان کردووە لە هەموو شارەکان بەڕێبەرەتی بۆ خەدەماتی پرۆژە نیشتەجێیەکان ئێستا بەشێکمان هەیە لژنەش هەیە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بەدەچۆنی ئەو بابەتە و طبعا ئەوە کە بووە بەڕێبەرەتی بە ئەکیدی ینی باشتر دەبی و ژمارە خەڵکی باشتری لێدا دەنرێتن بۆ ئەی بەدەچۆنی پرۆژەکان بکە هەم لە ڕووی کوالیتیە هەم لە ڕووی خزمەت گوزاریە و هەمیش لە ڕووی سیانەکردنی پرۆژەکانە دوای ئەوەی کە خەڵکی دەشتنەوە ئینشاءڵڵا ئەم پرۆسای ئەکید باشتر دەبی باشتر بووە لە جاران ئێستا بەس لە داهاتوو ئینشاءڵڵا ئێستاش باشتر دەبیتن من دەمەوێت تەوزیحێک لەسەر ئەو پرسیارەت لەو دوو بەڕێزەی کرد تەبعاً وەبەرهێنەرانی ئێمە جێی تەقدیرن لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان لە هەموو زۆرۆفەکان لەگەڵ ئێمە بووینە لە دروستکردنی قوتابخانە لە دروستکردنی خەستەخانە لە دروستکردنی ڕێگاوبانەکان بە قەرز بۆ حکوومەت لە دروستکردنی پرت لە دروستکردنی ئەوەی کە جەنابیان باسی کرد خانەی بە ساڵات چوان هەموو ئەوانە ئێمە بەشێکی زۆر لە وەبەرهێنەران بەشداریان کردووەوە جێی سوپاس و جێی تەقدیرن و ئینشاءڵڵا طبعاً جگەلەوەی کە ئەرکێکی ئەویان هەیە خزمەتی خۆیان و نیشتیمانی خۆیان دەکەن ئەرکی خزمەتی کۆمەڵاتیشیان لە سەرشانە کە بۆ لە داهاتوو تەقدیم بکەن بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە ماوەی ئەو کابینەیەدا هیچ وەبەرهێنەرێکتان سزاداوە کە پرۆژەکانی وەکو ئەو بەڕێزانی کە لێرە ئاماژە پێدا تەواو نەبووە یان فرتوفێڵی کەوتوتێ تا ئێستا 39 پرۆژەتان پێما بێدا خسەوە بەداتا ئەگەر زێدەتر کراوە یان چیتان کردو لە بوارەوە نیشتمانیان بزانن کاک لە مای ڕابردوو وەکو دەستەوە بەرهێنان بزە بە 150 پرۆژە مۆڵەتەکانی هەڵوەشاوەتەوە 150 پرۆژە مۆڵەتەکانی هەڵوەشاوەتە بۆ ئەوە بووە کە وەبەرهێنەر نەیتوانیوە جێبەجێکە یان ئەوەتە دراوەتە خەڵکی تر یان ئەوەتە ئیعلان کرا و جارێکی تر وەبەرهێنەران پێشکەشیان کردووە و بە دڵنیایی ئەو پرۆسەیە بەردەوام دەبیتن و هەر وەبەرهێنەرێک ئێستا ئەگەر لە مای یاسایی خۆیدا پرۆژەکەی جێبەجێ نەکاتن غەرامە دەکرێت بە پێ ڕێنمانویەکانی وەبەرهێنان کە لە 2021 دەرچوینە بە تایبەتی ئەگەر پرۆژەکە 6 ڕۆژی بەسەر چوو جێبەجێ نەکرد لە قۆناغی کەمدا غەرامە دەکرێت کە ئەگەر هەر جێبەجێ نەکرد دیسان جارێک لێوەردەگیرێتەوە
دەدرێتەوە بەرهێنەرێکیتر و ئەم پرۆسەش طبعاً بەردەوامە تاکو بتوانین پرۆژە بدرێتەوە بەرهێنەری ڕاستەقینە ئەوەی کە بۆ بەرهێنەرە و پارەی هەیە و دەتوانی تەمویلی پرۆژەکەی بکە و دەتوانانی جێبەجێی بکات. چەندتان داخستووەتە ئێستا؟ من پێم گوت 150 زیاتر چەندی کەتان هەڵۆشاندوتە هەر بە یەکجاری 150 پرۆژە زیاتر هەڵواشاوەتەوە. ئەی ئەو 39 پرۆژەیە چێ؟ ئەو 39 پرۆژە لە ماوەی ڕابردووی ئێستادا نوێ ئەمانە پرۆژەکان لە بۆ بەرهێنەرەکان وەرگیراوەتەوە و دراوەتە خەڵکی تر یانش فایلەکانیان داخستووە. ڕاگرتنی پرۆژە و داخستنی فایلەکان زۆر لەوە زیاترە کە لە ئاماری 150 بەڵام ئەوانەی کە مۆڵەتیان هەیە سەقفی سەرەکیان 150 ڕۆژانە لە فەرمانگەکان ئێمە لە شار و شارۆچکەکان و بەرهێنەر دۆسیەکانیان دادەخرێتن لەوەی کە متابعە ناکە یانیش کەمتر خەمی هەیە لە متابعەکردنی فایلەکانیان لە دەسەڵاتی بەرهێنەرانەی لەگەڵ ڕێزم ئەوە بەرهێنەرانەی کە بۆ نمونە هەندێک لە هەندێک پرۆژە ڕایان کردووە هەوڵتانداوە لە ڕێی پۆلیسی ئەنتەرپۆلەوە بە دوایانەوە بن هیچ نەوێ بیان هێنەوە مافی ئەو هاوڵاتیانیان لێ وەرگرنەوە. طبعاً ئێمە سکاڵان لێ دەکەین یان هاوڵاتیان سکاڵان لەسەر دەنووسن ئەمە قەبزیان بۆ دەردەچی بەشێکی حکم دراون و دواتر دەکرێت لە ڕێگەی ئەنتەرپۆلیشەوە داوا بکرێن جارێکی تر بگەڕێنەوە ئەوانەی کە پێویستن بەڵام ئەو ئیجراتانە ئێمە کو دەستەوە بەرهێنان دەکەین ئێمە ئەو دەسەڵاتەمان هەیە کە پرۆژەکان مۆڵەتەکانیان هەڵوەشێنینەوە جارێکی تر بدەینەوە بەرهێنەرێکی تر چکە قانونی و بەرهێنان ئەو حەقەی بە ئێمە داوە ئیجراعاتی تر هاوڵاتیان لە ڕێگەی دادگا ئەو وەختی بخۆیان دەمێنێتەوە دادگا مژدەی باشت بە و بەڕێزانەدا ئەگەر مژدەی نوێترت پێ وڵا پێم خۆشە لە ڕێی پرۆگرامەکەمەوە وڵی من دڵیان دەکەمەوە کە ئێمە لە پشتیان دەبین و پشگیریان دەکەین و هەمیشە هەوڵ دەدەین کێشەکانیان چارەسەر بینەک ئەمانە ئەوانەی تریش بەشێک لە پرۆژەکانی دهۆک هەولێر سلێمانی گەرمیان کێشەی هاوشێوەیان هەبووە یان گەورەتر بووین ئەلحەمدولیلا چارەسەر کراون ئێستا خەڵک وا هێدی خەریکە مەفەکانی خوانوار بگریتەوە بە دڵنیایی ئەم خوشک و بەرە بە ڕێزانەش ئەوانەی کەلێمان تێدەگەن بە کوردی ئەوانەی کە دواتر بووان تەرجمە بکەن بە عەرەبی بە دڵنیایی دەگەنەوە مافەکانی خۆتان و ئینشاءڵڵا ئێمە لە پشتانین و هەرچی ئاسانکاریش هەیە تاکو بتوانرێ ئەو پرۆژانە جارێکی تر بکەونە سەرسەکە ئێمە یارمەتیتان دەدەین ئەوەی ئێمە وەکو دەستەوە بەرهێنەر مۆڵەتی پێ دەدەین بریتە لەو پرۆژانەی کە کەرتی تایبەت جێبەجێ دەکا لەسەر بودجەی خۆی ئەمانە لەسەر بودجەی حکوومەت جێبەجێ کراوە طبعا سەرڕای قەیرانەکان دەبینی ژمارەی پرۆژەکان چەند زۆرە و بەداتا کە سەرمایەکێک جار زۆر حکوومەت خەرجی کردووە تا بتوانانی خزمەتی ئاخیر میوان وەردەگرم ئەگەر قسێش هەیە. سپاس بە کوردستان 24 سپاس بەخێربێ. پێشنیارێک بۆ هەم پرسیاریشمانێت هەیە پرسیارەکە من ئەوەیە ئەفۆن ئەگەر وە بەرهێنەر وەکۆ پرۆژانێ وەک ئێمەمانان وە بەرهێنەرەکە دیار نەماوە بەدیل چییە کە وە بەرهێنەرێکی نوێ بێتن بتوانین دەست پێ بکاتەوە یعنی ئێستا وە بەرهێنەرە نەما ئێمە بۆ ساڵێک وە نزیک ساڵێکەتەوە وە بەرهێنەری نوێ کە بێتن ئیجراعاتی چی دەکرێتن مەبەستن کار ئاسانەکان چیەکە لە بۆی دەکرێتن بێتن مافی ئەو هاوڵاتیانە بداتەوە بەس ئەگەر لە دەستپێکی پرۆگرامەوە تا ئێستا کاک دکتۆر وەڵامی و پرسیارە مەبەستەکەم پرۆژەیەکی دیاریکراو لە هەولێر وەکو کاک سەهێن گوتی ناو ناهێنین تا بنەبیتە دیعایە بۆی پرۆژەیە ئێمە ژمارەی یەکە نیشتەجێبوونەکانمان زیاد کردووە تاوە بەرهێنەری نوێ بچی تەواوی کە بەخۆی بەشێک لە قازانج وەرگری و بەشەکەی تریش مافی هاوڵەت یەکوونەکانی جێبەجێ بکە بووان تەواوکە بە هەمان شوێن ئینشاڵڵا بۆ پرۆژانە جێبەجێ دەکرێت. زۆر چاکە پێشنیارێکی تر بۆ دەستەوە بەرهێنان لەبەرچیە تا ئێستا پرۆژەکانی نیشتە جێبوون بە دیاریکراوی سیستەمی بانقیان نییە مەبەستەکەم زۆرێک بێسیقەی دروست بووە لە بازاری پرۆژەکانی نیشتە جێبوون هاوڵاتی ناتوانێت بە ئاسانی سیقە بکات کە ئەو پرۆژە تەواو دەکرێت یان نە دەبێت وە بەرهێنەرەکە باگراوندی دیکە هەبیتن لەبەرچی هەموو پرۆژەکانی نیشتە جێبوونی هەولێر سیستەمەکی بانقی نییە بێخدان هەژمارێکی تایبەت بێت لە بانکی دەوڵەتی لە بانکی نیشتمان کە یەکێکی نیشتە جێبوون دەکردرێت پێویست ناکە لەوە بەرهێنەرەکە بکردێت ڕاستە خۆ بچێتە بانک پارەکە لە باغدا بندرێتن کە ئەو یەکەیە کراوە باشە هەم لێرانە پرۆژەکانی نیشتە جێبوون بڵێ لە بەمەستای دەگەڕتەوە باشە لێرە پرۆژانەی کە تا ئێستا کێشەیان هەیە ئەم حاڵەتە جێبەجێ کراوە طبعاً و دەیان پرۆژە پارەکانی لە بانک ئیداع دەکرێتن و بەڕێبەری گشتیوە بەرهێنان زایدەن دوو کەسی تری لەگەڵە کە بەپێی ئەو خەرجیەی کە دەیکا بووی سەرف دەکرێتن
بۆ هاوشەوەی پرۆژەی ئێوەش لە داهاتوو هەمان ئەو بڕیارە جێبەجێ دەکرێتن ئەو هاوڵاتیانی لەمەوە دو قستەکان دەدەن لە بانک دەیدەن تاکو پرۆژەکە تەواو دەکرێتن و ئەگە پرسیارش بکەیت دواتر لە هەولێر دەیان پرۆژە لە هەولێری ئەو حاڵەتە لە بەسەریدا جێبەجێ کراوە. دەستەکان دەست خۆش. کاک دکتۆر دوو سەرنج هەیە لای من لە هەندێک لەو شارە پێشکەوتوانە وەکو ئەوەی سیتی و ئەوانەیان ناوە گلەی لە خەدەمات هەیە لە خزمەت گوزاریەکان کە پارە دەدەن گلەی لە خەدەمات هەیە دیسان دەگەڕێتەوە بۆ بەشی چاودێری و بەرهێنان ئایا لە هەکبەتانە ئەوە کۆنتترۆلکەن لەسەرەوەی کە پارەی خەدەمات وەردەگرن خەدەماتیان وەکو پێویست نیە ئەوە یەک دووهام مەسلەی دەنگی مۆلیدە لە پرۆژەکان هەندێک بە تایبەتی ئەو ماڵانەی کە لە یان ئەو یەکە نیشتە جێبووانەی کە لە دابینکردنی وزەی کارەبا لە مۆتۆرەکان نزیکن کێشەیان هەیە داوا دەکەن بە دوواداچوونیان بۆ بکرێت لەوە بەرهێنان. طبعا بابەتی خەدەمات بەدڵنیایی لەگەڵ گۆڕینی سعری دۆلار و دینار ئەم کێشەیە زیاتر بوو. ساڵی 2020 طبعا پرۆژەکان لەبەر ئەوەی حکوومەت یارمی کوردستان بەشێکی لە مۆچەی دەبڕی لەبەر نەبوونی سیولە و قەیرانی دارایی و نزمبووی نرخەکانی نەوت و بابەتی کۆرۆنا و ئەوانە تقریبا 125 لە نرخی خزمەت گوزاریەکان کەم بۆیەوە بەڵام دوای ئەوە لەگەڵ گۆڕینی سعری دۆلار و بەرزبوونی سعری دۆلار بەرامبەر دینار ئەم ئیشکالیەتە دروست بوو بەشێک لە پرۆژەکان سعرەکانیان زیاتر کردەوە لەبەر ئەوەی کە ئەوان دەڵێن ئێمە موچەکانمان بۆ دۆلار دەیدەین خەرجەکانمان بە دۆلار دەیدەن خەڵکیش دەبی دیناری زیاترمان پێ بدە ڕەنگە ئەوانەی عقارات و ئەوانەی لە پرۆژە نیشتەجەکان ئەو مەسەلە دەزانن بەڵام بەردەوامیش دەستەوە بەرهێنان و بەرهێنانی شارەکان پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بە دۆداچوونی ئەو کێشانە دەکەن و چارەسەریش دەکەن و دەیاندەنە دادگاش ئەوانەی کە طبعا لە 2020ەوە بڕیار درراوە کە هەموو مۆلیدەکان دەبی کاتم بن و لە هەر شارێک ئەم بابەتە جێبەجێ نەکرابێ زەحمە نەبی ئاگادارمان بکەنەوە ئێمە بە پارێزگای دەڵێن چ لە هەولێریبان لە شارەکانی تربی ئەم بابەتە فەوری چارەسەر بکەن و پێویستە چارەسەر. کاک حازی چ پێشیان رەکتێ وەکو بەرهێنەرێک بۆ داهاتوو بۆ هەموو پرۆژەکان بۆ وەبەرهێنان دەستەی وەبەرهێنان چیت هەیە؟ پێشنیارم هەیە بەڕاستی حیسابی بانک بکرێتەوە لۆوە بەرهێنان چکو بەڕاستی ئەو ئێستا کە هەروە بەرهێنەك پرۆژەکی دروست دەکە دەبی لەسەر بودجێ خۆی دروست بکە لەسەر بودجێ خۆی دروست دەکە مەسەلەن هاوڵاتی دێ ئەو نیشتە شقەیەک دەکڕین ئەوە چی نیشتە جێبوون دەکڕی مقدیمەک دەدا لە پاش مقدیمەکەی ئەو مشتریەی نابینیەوە هەتا هەیکەل تەواو دەبی هەتا پرۆژەکە تەواو دەبی لە سەتا پێنج ئەگەر قستی خۆیان بەرهێنەری شێشەی هەیە طبعاً ئەگەر لە سەتا پێنج بانگانە قستی خۆیان بە کاملی بینن من ئێستا پێشەش پرۆژەم ناو شاری هەولێر هەیە قەنەعەت بکە پرۆژەم تەواو کردیە 2 ساڵە کابرا نەهاتیە شقەکەی خۆی یان ڤێلەکەی خۆی ئیستیلام بکە لەبەوەی یان سعر هاتیتە خوارێ یان وەڵام من پارەم نییە یان من قەردارم یان من 1500 مشکلت لەو دەبینەوە توش ناتانی یعنی من ئێستاکە لە پرۆژەکی 1650 عادەی سەکەنیم هەیە ناکرێ ئەبن بچمە بە معامی خۆم 1000 داوا بنووسم لە بۆ ئەو مشتریە بەخۆت دەزانی مەسەلەن کە داواشت نووسی سارە 2 سار دەخایانی من ئێستاکە دە 20 میلیۆن دۆلاری خۆم ناو پرۆژە هەموو پرۆژەشم تەواو کردیا ئێستا لە مەشروعی هەتە ئێستاکە ئەوەی سیانەوە قەتع دەکەم چکەوتم ناو نایەنن بمورە بەردەوام بە باسی خۆم دەکەم پرۆژە خۆمە لە بەهاندێ ئەمن ئێستاکە ئەو پارەم لە ناو خەلکمە ئێستاکە هەتە ئێستاکە 2 سارە شوقم تەواو کردێ کابرا نهاتی ئیسلام بکە دەست خۆش خاتون چ پەیامێک هەیە بەگشتی یان پێشنیازێک هەیە بۆ بواری وەبەرهێنان و وەبەرهێنەران؟ والله لە کابینەی نۆدا دەستکەوتەکانی کابینەی نۆ زۆرە لە بوارەکانی پیشەسازی کشت و کاڵ گەشت و گوزار ڕێگاوبان کارەبا زۆرە دەتوێت زیاتر بکرێت پەیامەکە دەوەیە؟ وەڵڵای نە پەیامەکەم ئەوە نییە پەیامەکەم ئەوەیە ئەوەش هەتا ئەوەی ئێستا کرایە زۆرە ئیشەڵا باشتریش دەبیتن ئەو دەستکەوتانش طبعاً بە ئەنجامدانی ئەو ئاسانکاریانەیەکەوە
حکوومەتی هەرێمی کوردستان کردیتی لە ئەو کۆمپانیا بیانی و ناوخۆیانەی کە ئێستا چەندین بواری جۆرا و جۆر و گرنجیان جێبەجێ کردیا و پلانی شێلۆ چەندین بواری ترکە گرنگ و جۆرا جۆر کە لە پلانیاندا لە داهاتوودا بچتە بواری جێبەجێکردنەوە. دەستخۆشیان لێ دەکەم و زۆر سوپاسیان دەکەم و هەر کوردستان هەر ئاوەدانبی. پرۆگرامەکەم بۆ کۆتا هات داوای لێبوردندا ئامادەبان دەکەم ئەگەر وەکو پێویست نەتانتوانی بەشدار بن دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان لە پرۆگرامەکەم. بینەرانی قەدرگرانی کوردستان 24 هەمیشەتان شاد.